بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی بینای نوێی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە کرایەوە داوا کرا ئاسانکاری زیاتر بۆ وەبەرهێنەران و بازرگانان بکرێت. بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆ ئاستی 155,000 دابەزی. بانکی ناوەندی عێراقیش دەنگۆی چاپکردنی دراوی ڕەت کردەوە لەو بارەیەوە ڕوونکردنەوەیدا. نرخی بەنزین لە شارەکانی هەرێمی کوردستان بەرز کرایەوە و شۆفێران و هاوڵاتیانی نیگەران کردووە. گرنگترین جەمسەری پترۆکیمیای ئێران لەلایەن ئیسرائیلەوە کرایە ئامانج کە بەرهەمی ساڵانەی 50 ملیۆن تۆنە. گەڕووی هۆرموزیش دیسانەوە بەهۆی پێکدادانەکانی ئەمڕۆ داخرایەوە. دووبارە سڵاوتان لێبێ. بە ئامادەبوونی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بینای نوێی ژووری بازرگانی هەڵەبجە کرایەوە. قوبات تاڵەبانی پیرۆزباییکردنەوەی بینا نوێیەکەی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجەی کرد داوای لێکردن کە ببنە هاوکار و پاڵپشتی بازرگانان و وەبەرهێنەرانی پارێزگاکە. داواشی لە حکوومەتی خۆجەیی پارێزگاکە کرد کە ئاسانکاری بۆ بەرهێنەران بکەن و هەوڵ بۆ زیاتر پێشخستنی هەڵەبجە بدەن. بە بۆنەی کردنەوەی بینای نوێی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە میوانێکمان وەرگرتووە لە بەرەوەی کە هەر ئەسڵەم بزانین بارودۆخی بازرگانی لە هەڵەبجە بە شێوەیەکە لە بەرەوەی کە ئەزانین بەهۆی هەندێک تایبەتمەندی کە هەڵەبجە هەیەی زۆر بارودۆخێکی لەباری هەیە بۆ پێشخستنی ئەو کەرتە. تاهیر شێخ عێزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. سڵاوت لەبێ، زۆر بەخێر هاتی بۆ ئابووری کورسات نیوز. سەرەتا با باسیەوە بکەین کە داوا کراوە بەڕێز کاقوبادیش داوای کردووە کە ئاسانکاری بکرێت بۆ بازرگانان و بەرهێنەران. وەکو ژووری بازرگانی چیتان پێکرێت بۆ ئاسانکاری و تا چەند دەستان واڵایەکە ئاسانکاری بۆ بازرگانان و بەرهێنەران بکەن؟ بەڵێ سڵاوتان لێبێت، ئەم کاتان باش، دەستخۆشیتان لێ یەکەین بۆ ئەم بەرنامەیە. بەڕێزان، بەڕاستی کە کاقوبات داوای کرد کە ئێمە ئاسانکاری بکرێت، مەبەستەوە نەبوو ئێمە وەکو ژووری بازرگانی ئاسانکاری بکەین، بەڵکو مەبەستەکە لەوە بوو دام و دەستگاکان ئاسانکاری بکەن بۆ ئیشوکارەکانمان بۆ ئەو بەرنامە ئابوووریانەی کە هەیە. چونکو لەلای ئێمەوە ئاسانکاری خۆی هەر ئەبێ ئاسانکاری بێ، ئیشەکانمان داواکاریە. مەسەڵەن وەبەرهێن دێنین بۆ شارەکەمان، ئەم وەبەرهێنە پێویستی بە زەوی هەیە، پێویستی بە کارەبا هەیە، پێویستی بە ئیجازە و مۆڵەت هەیە، مەستەعێکدانێ، کارگەیەکدانێ، پیشەوەرە. ئەوە لێرە ئاسانکاریەکە پێویستە لایەنی پەیوەندیدار بیکات لە ڕووی لە هەر لایە کرد و بۆ بەڕێوەبەرایەتی و بەرهێنان ئاسانکاریەکان بکە و لە زەوی دابینکردن ئەگەر لە سنووری شارەوانەیە شارەوانیەکان بیکات، پرۆژێکی گەشت و گوزاریە گەشت و گوزار بیکات. داواکاریەکە زیاتر لە ئەوانە، بۆیە ئێمە ئەوەی کە لە سەرمانە بیکەین دەستی وەبەرهێنە بیهێنین بۆ شارەکە و ئەبێ ئاسانکاریەکە لەلایەن جێتەکانی ترەوە بکرێ بۆمان. لە بابەتی ئاسانکاریەکە دوور ناکەوینەوە، وتان کە ئێوە خۆتان داواکارن، ئەبێ لایەنی پەیوەندیدارەوە ئاسانکاریتان بۆ بکرێت. هیچ هەستان کردووە لەو کاتەوە کە هەڵەبجە بووە بە پارێزگا گۆڕانکاری بەسەراهات بێت لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی ئابوووریەوە ئیدارەکە بووە بە خۆجێی توانی بێتان کە کارەکانتان زووتر تێبپەڕێنن؟ بەڵێ، گومانی تیانە کە بۆ بە محافەزە گۆڕانکاری ڕوویاوە بۆ بە پارێزگا و ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر بەرەو پێش ئەڕوا. بەس بەڕاستی جێگەی بەداخەوە یعنی لە هەلو مرتێکا لەدایک بوونی هەڵەبجە بوو، پارێزگای هەڵەبجە لەدایک بوو کە تەنگەژەی اقتصادی و هەروەها کۆرۆنا و ئەم کێشە و گرفتە ئابوووریانەی کە دروست بوو وەچەنا جەنگ بە دوایە هات کە خۆی بۆ خۆی حکوومەت هەرێمی کوردستان بە دەست قەزەی ئابووری و کێشەی ئابووریەوە ناڵاندنی هەیە. بۆیە بەڵێ بە پێی پێویست نییە، بە پێی تموح ئێمە نییە، بەڵام دەستمان پێ کردووە هەنگاوی باشمان ناوە. هەڵەبجەی ئێستا هەڵەبجەی پێشوو نییە،
ئاسانکاریەکان ئەکرێت بۆ نمونە ئەو ئاسانکاریانەی کە تا ئێستا کراوە لەوە بەرهێنانە داوامان کردووە کە ئیسtisnaات بکرێ پرۆژەیەک لە هەڵەبجە لە جیاتیەوەی بە ملیۆنێ دۆلار بە پرۆژەوە بەرهێن حسێب بکرێ بە 500,000 دلار حسێب بکرێ پرۆژەی بازرگانی ئەمە ئیسtisnaایەکمان بۆ هەڵەبجە کردووە ئەگەر بێت و قیمەتی پرۆژەکە نرخی پرۆژەکە سێ بەرامبەری زەویەکە بێ بۆی تاپۆ بکرێ لەبەرەوە ئەم جۆرە مەوزوعانە وردەوردە هەنگاومان ناوە داوای ئاسانکاری زیاترەکەین ئێمە ئەگەر بمانەوەیەکێ لە داواکاریەکانمان بە تەکید لە دوای دروستکردنی تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی تازەوە بە بەکاربوونی پەرلەمان ئێمە داوای ئەوەکەین بەڕاستی ئەگەر ئەمانەوێ هەڵەبجە بێتە سەر پێ هەڵەبجە لە ڕووی ئابوووریەوە پێشکەوێ ئەبێ کارێ بکەین و بەرهێنەران و ئەو کەسانی کە وەبەرهێنان ئەکەن و بازرگانان بێن بۆ هەڵەبجە بەچی دێ بۆ هەڵەبجە ئەبێت طموحی لە بەردەما هەبێت چەندێ نیشتیمانیە ئەوەنەش بزنسمان بە دوای قازانجی خۆیان ئەگەڕێ ئەگەر ئێمە توانین ئیعفایەکیان بۆ وەربگرین تایبەتمەندیەک بۆ هەڵەبجە کە شتێک ئەکرێتەوە بۆ نمونە لە 150 نرخی کارەبابدا ئەوە بەڕاستی دەفعێکی زۆر گەورە ئەبێ و بەرهێنێک بێت لە هەڵەبجە ئەو مەوادی ئەوەلی لە وڵاتانی دەرەوە دێنێ لە جیاتەوەی کارگەکەی لە شوێنێتر دابنێ لە هەڵەبجە کارگەکەی دانێ و دوایی تەوزیعەکە لە کوردستانە بۆ شوێنێکە بێوێ لەبەرەوە ئیشوکار لە بەردەممانە هەیە و گرنگی زۆر هەیە و پێویست ئێمە گرنگی بین بە بابەتەکان لە مەولا و ئیشی قورسمان لە مەولا دەست پێەکە و ئینشاءڵڵا دروستکردنی حکوومەتێکی داهاتوو هەنگاوێک و دەستپێکێکی باش ئەبێ و ئێمە ئەو وعدەمان لە جەنابی کاقوباد وەرگرت کە پشتگیریەکی تەواومان بێ و خۆشی دووپاتی کردەوە کە بە هەموو جۆرە پشتگیری ئەکات لە هەموو کارێکی بازرگانی و بەرهێنان و گەشەکردنی ئابووری بە تۆپەکەی خستۆتە ساحەی ئێمەوە ئێمەش ئەبێ هەوڵ بدەین بە هەموو نەوعێت بەرەو سەرکەوتن بیبین و ئەوەی کە پێمان بکرێت درێغی نەکەین. باشە کاک تاهیر پێمان بڵێ کە گرنگترین ئیمتیازی ئابووری هەڵەبجە بەراورد بە پارێزگاکانی تر چییە؟ ئەم پرسیارە من زۆر حەزەکەم بە وردی لەسەری بوەستم هەموو پارێزگایەک تایبەتمەندێکی هەیە لە هەموو دنیا پارێزگایەک جۆرە ئێران هەر پارێزگایە تایبەتمەندێکی خۆی هەیە لە عێراقی شار بۆ جۆرەیە بەڕاستی هەڵەبجە محافەزەیەکی خنجیلانەی بچووکی نموزەجی سمبولیە بەڕاستی ئەبێ ئێمە بزانین چۆن تەعاملی لەگەڵاکەین خوای پەروەردگار کەشوهەوایەکی خۆشی پێداوین و تەنەوعی لە کەشوهەواکە پێداوین بەحرمان هەیە دەشتمان هەیە یاڵ و دۆڵمان هەیە شاخمان هەیە تافگەمان هەیە ئاوی زەڵم و ئاوی ئاوێسەر و ئەو سەرچاوی ئاوی ڕیشێن و هەمووی لە سنووری ئێمایە منتیقەی نەوڕۆڵی و شەمێرانمان لەبەردەستایە چاوگ و باوە کۆچەکمان لەبەردەستایە بەڕاستی ئەمانە خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم 7 مانگ 8 مانگ گەشتیاریمان ئەداتێ ئەگەر ئێمە توانیمان سێکتەری گەشتیاری بەرینە پێش بەڕاستی ئیشی لەسەر بکەین زۆر بەوردی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتمان بێ وای لێبێ ئیستیعابی زیاتر بکات ئێستا هەورامانمان هەیە بە هەشتێکی خوایە لەم سەرزەمینە داوێتی پێمان بەڵام بەداخەوە هەر چۆن ئەیەنی و ئەیبەی بۆ نمونە ئەتوانێت ئیستیعابی 400,000 گەشتیار بکە بەڵام ئەگەر جادەکەی گەورە بکرێ و دووسایی بێ و پارکینی بۆ بکرێ و خەدەماتی تیا بکرێ 2 ملیۆن کەسیش بێتە ئەوێ لە ماوەی و چەند مانگە ئیستیعابی ئەکات لەبەرەوە ئێمە پێویستمان بە ئەوەیە لە کەرتی گەشتیاریە زۆر ئیشی لەسەر بکەین بە تایبەتی ئێستا منتیقەی نەوڕۆڵی بەڕاستی ئەم ساڵ یەک تۆز جموجوڵی چەند گەنجێکی جوان هەندێک جموجوڵیان کرد ئەتوانم بڵێم بە 100,000 خەڵکی هێناوەتە ناوچەکە و ئەمە چیە هەر چەند تەنها لە ڕێی سۆسیال میدیاوە هەندێک ئیعلانات وشتی جوانیان بۆ کرد لەبەر ئەوە ئێمە ئەگەر پردی تەنی سێ محەممەد تەواو بێ پەیوەستە بین بەکوێوە پەیوەستە بین بە گەرمیانەوە بەغداد بە 3 سعات دێتە هەڵەبجە لە 275 کیلومتر دێتە ناو هەڵەبجەوە لەبەرەوە ئێمە لە ڕووی سێکتەری گەشتیاری ئەتوانین لە ڕووی کشت و کاڵەوە کە ئێمە ئەمڕۆ ناوماننا گەشت و کاڵ و تاکیدی ئەو سیاسەتی جەنابی کاقوبادمان کردەوە چۆن گەشتیاریمانەیە کشت و کاڵمانەیە جوانترین ئەرزمانەیە کە کشت و کاڵ و بەرووبوومی کشت و کاڵی تیا بکرێ و ئاوێکی زۆری جوان هەیە ئەمە ئەتوانین ئینجا سێهەمی لێ بەدەستبێنین پێی ئەوە تێ تەسنیعی زەراعی واتە کشت و کاڵەکەمان بکەین بە سەناعەت لە بەرووبوومی حیوان و ماڵداری و ئاژەڵداری و پەلەوەر و لە بەرهەمێنانی هێلکە و پاشان شیرەمەنی و ئەمانەش هەمووی پێویستی بە ئاڵف و بەدان هەیە ئەبێ چەنا مەعلەفی تیا بکرێتەوە و ئەبێ ئەو ئێرە بێتە سەناعەتێکی جوان لە دروستکردنی علەفە اینجا ئەو کارگەی کە ئەکرێتەوە کارگەی ئێستا کارگەمانەیە کە ئەنواعی شەربەتمان بۆ دروستەکە ئەتوانین هەموو میوەکان بکەین بە شەربەت و سرکەی هەڵەبجە و سێوی هەڵەبجە و چاوگ و باوە کۆچەک بەناوبانگە هەنارەکەمان بەناوبانگە ئەمانە بێ هەمووی بدەین لە یەک وە لە هەسامووی گرنگتر
کە من زۆر ئەوەش نەک لە هەمووی گرنگ یەکێکە لە گرنگەکان بەڕاستی زۆر مەبەستمانە لە کاتێکی دیاریکرا و لە وەختێکی گونجاوە بە حکوومەت یاریمی کوردستانی بگەێنین هەڵەبجە خاوەنی مۆنۆمنتی هەڵەبجەیە هەڵەبجە خاوەنی 5,000 شەهیدە خاوەنی قەزیەیەکی نەمرە خاوەنی سمبولێتی هەڵگرتووە ئەگەر بێت و لە حکوومەت یاریمی کوردستانە ئەوە ئێستا جیلێک پێگەیوە 37 ساڵ زیاتر تێپەڕیوە بەسەر کیمیابارانی هەڵەبجە ئاگای لە کیمیابارانی هەڵەبجە نیە ئەم جیلە ئەبێ ئێمە ئەم قەزە نەتەوەییە ئینسانیە سمبولیە ڕەمزی قوربانیدانە بەرز ڕاگرین ئەبێ هەموو مناڵێکی کورد ئەم قەزەیە لە ناو ناخیا هەبێ ئەویش حکوومەت یاریمی کوردستان ئەتوانێ بیکات بە واجب لە مەرحەلەکانی خوێندنی بنەڕەتیە هەموو قوتابخانەی فڵانە پۆل کە دیاری ئەکا ئەبێ وەکو دەرسێکی عملی سەردانی مۆنومنتی هەڵەبجە بکەن و ئاشنا بن بە کێشە و گرفتە ئینسانیەکان و قوربانیەکانی هەڵەبجەتیایە لێرەوە بدانە سیر کە لە ڕۆژێ لە ساڵێکا چەند هەزار قوتابی دێتە هەڵەبجە و لە عینی کاتیشا وەکو گەشتیاریەکی سیاسی نەتەوەی وەتەنی لێدێ لە عینی کاتە ئاگاداری شەبین بە هەموو گرفتەکان بە هەموو ئازار و ئەشکەنجە و ژانەکانی ئەم میلەتە اینجا ئێمە سێکتەری دینیمان هەیە سیاحەتی دینیمان هەیە بەڵێ کاک تاهیر باسیەوەتان کرد بێگومان بابەتێکی جوانتان و ڕۆژان بابەتی گەشتیاری و بابەتی کشت و کاڵیش لە هەڵەبجە یعنی هەڵەبجە شوێنێکی زۆر گونجاو و لەبار ژینگەیەکی زۆر گونجاو و لەبارە بۆ بوژانەوەی هەموو سەکتەرە ئابوووریەکان و لە گەشتیاریەکەشە کە خۆی گەشتیاری چەند سەکتەرێکی هەیە بە تقریبێت توانین بڵین هەموو سەکتەرەکانی تایە گەشتیاری مێژوویی گەشتیاری ژینگەی بەهۆی ژینگە جوانەکەیەوە ئایا هیچ پلانێکی کورتخایەن و درێژخایەن هەیە بۆ ئەوەی کە پەرەی پێ بدرێ خۆ هەر نابێت چاولەوە بکەین کە ئەمە سروشتە جوانەکەی خوا پەیداوە ئەبێ هەندێک پلانیشمان بۆی هەبێ بۆی بتوانین بیکەین بە جەمسەرێکی گەشتیاری بۆ هەر چوار وەرزەکەی ساڵ هیچ پلانێکی کورتخایەن و درێژخایەن هەیە بۆ ئەمە؟ بەڵێ بەتەکید بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە زۆر بە گەرمی لەناو ئەم مەوزوعایە و لە ڕێی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی وەبەرهێنان و ئێمە شوکو ژووری بازرگانی و پیشەسازی ئەتوانم بڵێن لە ڕووی گەشتیاری و ئەمە سێ کوچکەیەکین ئەم سێ کوچکەیە ئیش ئەەکەین لەسەر ئەوە ئەبێ وەبەرهێن پیا بکەین ئەبێ کاری لەسەر بکەین و لە سەروی ئەمەشەوە بە هەمومانەوە ئەبێ پلان ئەبێ پرۆپۆزەڵ تەقدیمی حکوومەت بکەین کە چکۆمە بەڕاستی تۆڵی من جادەیەک ئەبەمەوە ئەمانەوە منتیقەیە و رامان فراوان کەین و جادەکەی فراوان بێ و لە جاتی 300,000 کەس 600,000 کەس بیکە ئەمە بە وەبەرهێنێ ناکرێ ئەمە بە قسەی من ناکرێ ئەمە پلانێکە بێ حکوومەت یاریمی کوردستان جادەکەی بکا بە دووساید ئەبێ خەڵکێکەیە لەسەر جادەکە پێویستی بە قەرەبوو هەیە قەرەبووەکەی نادرێتێ ئەبێ بەدیلی قەرەبووەکە بڵی کاکە لە ئەوەنە زەویەکەت چۆرە دواوە ئەم ئیشت بۆکەم ئیجازی ئەو شتت پێ ئەدەم مەسەلەن بۆ نمونە من باسی پردی تەین سێم هەمووم کرد ئەمە بێت تەواو بکرێ ئیشی حکوومەتە تەواوی بکە ئەگەر تەواو بوو یا جادەکەی ڕێک و پێک بوو خەڵکێکی زیاتر ڕووی تێکا بەڵام ئێمە ئیشەکەمان چییە ئەبێ وەبەرهێن پیاکەین بێ پرۆژەی وەبەرهێنان لە هەڵەبجە بکە هەمومان خەریکین لە هەموو ڕوویەکەوە هەر ئێستا لە هەڵەبجە زەویمانەیە زۆر یعنی وەبەرهێنمان بۆ پیا کردووە کە لە مەجای گەشتیاریە شتی زۆر جوانی تیا دروست بکات لە ناو هەڵەبجە کە هۆڵ لە خۆی بگرێت شوێنی حەوانەوە لە خۆی بگرێت و لە هەروەها هەم پێشانگایەکی تیاابێ ینی شتی زۆر جوانی تیاابێ و خەڵکیش بتوانێت تیادا بنیشێ کاتی ئەوێ وەختی ئەوێ وەکو پلان بەردەوام لە بەردەممانە ئیشی لەسەرەکەین. باشە کاک تایر هۆکار چییە سەرڕای هەموو ئەم ئیمتیازانەکە جەنابتان بژارتان بەڵام هێشتا وەکو پێویست وەکوی چاوەڕوانەکرێت بازرگان و وەبەرهێنەر بەقەدەر ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەەکەین لە هەڵەبجە ناگیرسێتەوە پێتان وایە هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە؟ با دووشت جیاب بکەینەوە لە یەکەمیان بازرگانی دووەمیان پیشەسازی ئێمە ژووری بازرگانی و پیشەسازین بەنسبەتی بازرگانیەکەمانەوە بازرگانەکەی ئێمە بازرگانی چیە هێنانی کەلوپەل و شتومەکە یا ئەینەریتە دەرەوە یا داخڵیەکەی بەێرە یا داخڵیەکەی تو دێنیتی و هاوردەیەکەی ئێمە بۆیە زۆر جەخت ئەەکەینەوە لەسەر مەرزی سازان ئێمە ئەگە مەرزی سازان بکرێتەوە بە تەکید ڕووی گەشتیاری لێرە ئەکرێتە ڕووی بازرگانی ئەکرێتەوە ئەبێت چەندەها مەخزن دروست بکەین لێرە ئەو شتانی کە دێتە ئێرە ئەگەر یەکسەر دایرێکت نەچێ بۆ شارەکانی کە لێرەدا ئەندێ و تەوزی ئەکرێ بۆ شوێنەکانی کە بەڵام ئێستا ئێمە کە مەرزی باشماق دێ بەناو هەڵەبجە ناڕات ئەڕات لە لای گرێزەوە داخڵە بێت و ئەچێ بۆ سلێمانی حتا مەرزی شۆشمێ کە وردە بازرگانێکی تایە هەم داهاتەکەشی بۆ ئێمەنیە کە بەڕێوەبەرایەتی گومرگمان نێونایەتەوە بانقی هەڵەبجە هەم بەناو خورماڵە ئەڕوا و دەرئەچێ و هیچ هاینێکی بۆ هەڵەبجە نیە مەرزی پشتە
کە مەرزی پشتەمانەیە ئەویش داهاتەکەی لەسەر گەرمیانە ئیدارەی لەسەر ئێرێ و لەسەر هەڵەبجەیە بەڵام لەبەر ئەوەی کە هەر بەڕێوەبەرایەتی گومرگەکەمان نێنایەتەوە باقیێرە و بەرەو دەربەندی خانەڕوە بەڵام مەرزی سازان ئەگەر بکرێتەوە نزیکترین مەرز ئەبێت لە کرماشانەوە هەتا ئەگاتە هەموو محافزەکان و بە سلێمانیشەوە هەتا لە تەوێڵەش نزیکترە 7 کیلۆمەتر لە تەوێڵە نزیکترە ئەگەر بێت و مەرزی سازان بکەینەوە جادەکەشی خۆشترە ئەو جادە ناڕەحەتەوە ئەو ئەزمە و قەرباڵقی ناو پاوەش لە ئەبا لەو لاشەوە بە سەدا بە زیاد لە 100 کیلۆمەتر نزیکترە ئەگە شتێک لە کرماشانەوە بچێتە مەریوان و لە مەریوانەوە بێتە باشماخ و داخڵ بکرێ ئێمە ئەمەمان ئەگەر بۆ بکرێتەوە بۆیە زۆر جەخت لە مەرزی سازانەکەینەوە و بەردەوام ئیشی لەسەرەکەین ئەوە کاری بازرگانیمان بۆ دروستەکە بەنسبەتی پیشەسازیوە کێشەیەکمان لە پیشەسازیە هەیە حەزەکەم بۆ ڕوون بکەمەوە پیشەسازی کە دۆ دێت کە برایەک دێت ئەوێ لە پیشسازیە مەعمەلێدا بنێ ئەم مەعمەلەکە دایانێ پێویستی بە زەوی هەیە بە پێی ئیشەکەی خۆی یا 1000 متر یا 2000 یا 4000 5000 ئەم زەوێ ئەمڕۆ بەدەستی فەلاحۆیە 50 ساڵە بەدەستی فەلاحەوەیە هاتۆ ژیانوی لەسەرێتی کاتێک کە ئەتەوێت زەوی بدەیتێ زەویەکە دەست ناکەوێ بڵێ ئەمە تایبەت خاصی حکوومەتە لە ژێدەستی کەسانیە ئێستا خۆشبەختانە 400 دۆنم زەویمان وەرگرتووەتەوە وەرگیراوەتەوە لە زەراعەت دراوە بە بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی هەڵەبجە ئەکرێت 40 تا 50 مەشروعی تیادا بنێ مەشروعی پیشەسازی کە خەڵک بێ لێرە پیشەسازی بکە و کارگەکەی بێنێتە ئێرە هەر کارگەیەکە بێ مەوادی ئەوەلی لە وڵاتانەوە بۆ دێنێ لێرە دایانێ و تەحویلێکە بەڵام ئەم 400 دۆنمە پێویستی بە قەرەبوو هەیە قەرەبووەکەی جوتیارەکان بەڕەسمی کە تەرخانکراون ناگاتە ملیۆنێ دۆلار ئەم ملیۆنە دۆلارە بێ حکوومەت بیدا تا ئێستا حکوومەت یاریێمی کوردستان ئەوەی ئەو خەرەپۆی نەداوەتەوە تا بەرنمەیەکدا بندێ چۆن ئەرزەکان تەوزیع بکە و بێنە ئێرە لەبەرەوە لێرەوە داواکەین کە حکوومەت یاریێمی کوردستان لێرەوە ئەتوانێت پاڵپشت بێ کە ملیۆنە دۆلار هیچ نییە ئەگەر بیداتەوە بە قەرەبووی 30-40 فەلاحە لە ئەرزیان لەوێ هەیە کە ژیانیان لەسەری بووە ئەگەر ئەوانی لێ دەربچن دەرگایەکی زۆری پیشسازیمان بۆ ئەکرێتەوە ئومێدەوارین داهاتوو ڕۆشنتر و سپیتر بێ بۆمان ئێمە شیوادارین کاک تاهیر پرسیارێکی ترم ئەوەیە کە قەبارەی بازرگانی لە سنوورەکان و دەواازەکانی هەڵەبجە جەنابەت باسی مەرزی سازانت کردووە ئەو هاو سنووریە کە هەڵەبجە هەیەی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ ئێران دیارامە ئیمتیازێکی باشە لە بەرەوەی کە ئێران و هەرێمی کوردستان دوو هاوبەشی گەورەی بازرگانین پێکەوە قەبارەی بازرگانی لە سنوورەکان و دەواازەکانی هەڵەبجە لە کاتی ئاساییە بەراورد بە ئێستا کە ئەزاین بارودۆخی ئێران هەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە هیچ گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە و دابەزینی بەخۆیەوە بینیوە وەکو ئێوە بە پێداتا و ئامار و ژمارەکان بزانن بەداخەوە وتکوتم ئەو دوو مەرزە لە بەرۆی زۆر ڕەبتی بە ئێمەوە نییە تەنها ئیداری ئەدرێ لێرەوە و داهاتەکەشی بۆ ئێمە نییە سەرێشەکەی هەیە زۆر باشە قەیناکە پێمان خۆشە چووک و خەڵکێکی خستۆتە ئیشەوە وردەکاری تەواو بەڵام من ئاگادارم بە تایبەتی مەرزی شۆشمێ زۆر تەسیری لێ نەکردووە ئیشەکان لەبەر ئەوەی حاڵەتی شەڕ نەبێ و داخستنی مەرزەکە ئەوانەی کە لەوێتێ زیاتر تەڕەکاڵە و خواردنی بڵێ میوە و زەراعی ئەو شتانەیە بەردەوام و ئەلۆی سلێمانی پێویستێتی و بەردەوام بووە و هەیە و زۆر بەو جۆرە کەمی نەکردووە و مەرزەکەش ئیشەکانی سنووردارە زۆر گەورە نییە و شوێنیشی نابێتەوە و گەورەکردنەکەشی زەمین گەورەکردنەکەی زۆر لە جێ خۆیانە بەڵام مەرزی شۆشمێ بە تەئکید کەمبوونەوەی بەخۆیەوە بینیوە و لەبەرەوەی ئیشی زیاتری تیاکراوە لە زۆر ڕوویترەوە زۆر مەواد هاتوچۆی پێکراوە ئێستا ئەو شەڕە تەسیری لە هەمووی کردووە بەڵام ئێستا لەم حاڵتاکە وردەوەزەکە هێور بۆ ئەم ماوە تۆزە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە زۆر سپاس تاهیر شێخ عەزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان لێرە ئەچینە لای بەهای دراوەکان وە کانزاگران بەهاکان بزانێکین چه گۆڕانکاریەکیان بەسەر هاتووە گەر هاوکارانم یارمەتی دەربندا تا و ژمارەکانمان بنە بێگومان ئەمڕۆکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزینی تۆمار کردو هەندێک زانیاری هەیە دەربارەی دینار و دەربارەی ڕاگەیەندراوەکانی بانکی ناوەندی کە بڵاوی کردوتە ئەو ڕەخنانەکە لەسەری هەیە من لێرە بۆتان باسەکەم یەکەمیانەوەی کاگەر باسی نرخەکەی بکەین 100 دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 154500 دینار مامەڵی پێوەکرا دابەزینی بەخۆیەوە بینیوە ئەزانین کە بابەتێک بڵاو ببووە دەربارەیەوەی کە بانکی ناوەندی دراو چاپ ئەکات و دینارە خاتە بازاڕەوە ئەمە دەنگۆی زۆری لێکەوتۆ قسە و باسی زۆری لەسەرکرا کە ئەمە بێتە هۆی هەڵاوسان ئەبێتە هۆی داڕمانی دینار بەرامبەر بە دۆلار و بێگومان وایە تۆ گەر بتەوێ دراو بەبێ پاڵپشتی چاپ بکەی بیخەیتە ناو بازاڕەکانەوە ئەمە لێکەوتەکانیەتی و چاپکردنی دراو ئەسڵان بەبێ پاڵپشتی
پاڵپشتی نەکراواتە لێکەوتێ خراپی هەیە و هیچ ئوسوڵی نییە و بانکی ناوەندی ژەڵێ هەر لە ڕووی یاساییشەوە ئەوان ڕێگە پێدراونین کە بەپێی یاسایەکە لە ساڵی 2004ەوە هەیە کە ئەو کارە بکەن بەڵام ڕوونکردنەوەکەی بانکی ناوەندی ئەڵێکی ئەڵێ ئەو دەنگۆیانە ڕاستنین ئەڵێ هاوڵاتیان ئەبێ دوو بابەت لێک جیا بکەنەوە یەکەمیان بابەتی چاپکردنی دراوە دووهەمیان بابەتی فرۆشتن یان خستنەڕووی کاغەزە داراییەکانە. بانکی ناوەندی جەخلەوە کاتەوە ئەڵێ بەڵێ ئەگەر بمانەوێت دراو چاپ بکەین بەبێ پاڵپشتی ئەبێتە هۆی هەڵاوسان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان ئەبێتە هۆی داڕمانی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەڵام ئەڵێ ئێمە نەبە نیاز بووین ئەوە بکەین نە ئەوەش ئەەکەین ئەوەی کە ئێمە ئەمانەوێ بکەینەوەیە کە لەم حاڵەتەی ئێستایە کە حکوومەت ڕوبەڕووی قەیران و ڕوبەڕووی کورتێنان بووتەوە ئێمە وەکو یارمەتی دەرێکی کورتخایەن کاغەزی دارایی لە حکوومەت ئەکڕینەوە واتە ئەم پارەیە کە وەکو کڕین و فرۆشتن وایە کە بانکی ناوەندی پارێک لە بەرامبەر کاغەزە داراییەکە ئەداتە حکوومەت بۆ ئەم قەیرانە بەکاری هێنە بەڵام لە کاتی خۆیان ئەمە قەرزە لەسەر حکوومەت ئەبێ بیداتەوە. بانکی ناوەندی جەختیلەوە کردوێتەوە ئەڵێ ئێمە نابین بە دابینکارێکی هەمیشەیی دراوی حکوومەت هەر کاتە پێویستی بوو ئێمە بۆی دابین بکەین نەخێر واڵی یاسای تونند و تۆڵمان هەیە بۆی کە لە کاتی خۆیان قەرزە لە حکوومەت وەربگرینەوە بەڵام با ئەمەشتان بۆ ڕوون بکەمەوە کە هەندێک لە ئابووری ناسانی عراقی و هەندێک لە ئابووری ناسانی ناوخۆیی هەرێمی کوردستانیش ئەم ڕاگەندراوی بانکی ناوەندی ڕوبەڕووی ڕەخنەکەنەوە تێبینیان هەیە ئەڵێن نەخێر شتەکان وانە باشە ڕاستەکە ئەمەی بانکی ناوەندیەکە چاپکردن نییە ئەمە بە کاغەزە داراییەکان نەکرێت بەڵامەڵە شتەکانە بێ وەکو خۆی بڵین لەبەرەوەی کە لە ساڵی 2000 بۆ 2025ەوە بەردەوام حکوومەت لە کاتی قەیران و کورتێنانە پەنای بۆ ئەم ڕێگەیە چارەیە بردووە و بەردەوام بە کاغەزدارەکان پارەی لە بانکی ناوەندی وەرگرتووە بانکی ناوەندی لە پیشە سەرەکیەکەی خۆی کە بەڕێوەبردننی دراوە کە بەڕێوەبردننی سیاسەتی دراوە کە ڕاگررتنی بەهای دراوی نیشتیمانیە دوور کەوتوەتەوە بۆ بە دابینکارێکی دراوی حکوومیە مەڕخنەی ئابووری ناسانە ئەڵە لە بەرەوەی کە لە ساڵی 2000 بۆ 2025 هەر ئەو قەرزەکە لای حکوومەتە 43 تریلیۆن دینار بووە هەر بەو ڕادەیە ماوەتەوە واتە هیچ یاسایەکی تونند و تۆڵت نییە کە تۆ لە کاتی خۆیان پارەکە وەربگریتەوە وە هەموو متانی بانکی ناوەندی ڕەت ئەکەنەوە ئەڵێن ڕاستە پارە چاپ ناکەی بەڵام هەمان ئەو لێکەوتانەی چاپکردنی پارەی ئەبێت لەسەر ئابووری وڵات لەبەرەوەی کە تۆ بەردەوام حکوومەت پەناباتە بەرەم ڕێکار و تۆش پێویستیەکەی بۆ دابینەکەی. دەربارەی بەهای دراوەکانی تر دراوە سەرەکیەکانی تر بەرامبەر بە دینار 100 پاوەند لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 203,000 دینار مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 176,000 دینار بوو و ئەوەی کە بەرامبەر بە تمەن هەیە سەرڕایەوەی کە ئەمڕۆ گۆڕانکاری لە ناوچەکەیە هەبوو لە نێوان ئێران و ئیسرائیل پێکدادان هەبوو شەوی ڕابردوو ئێران دەست پێشخەری کرد هێرشی کردە سەر ئیسرائیل بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و ئیسرائیلیش بەرپەرچی دایەوە هێرشی کردە سەر پترۆکیمیای نەوشەهر بەڵێ هێرشی کردە سەر ئەوێەوە لە بەرامبەرە ئێرانیش هێرشی کردەوە سەر ئیسرائیل و ئێران گەروی هورمزیشی داخست بەڵام بەهای تمەن بەرامبەر بە دۆلار گۆڕانکارێکی ئەو تێ بەسەرانەها لە 7,800,000 دینارە ماوەتەوە 1 ملیۆن لیرەی سووری لە هەرێمی کوردستان بە 93,000 دینار مامەڵی پێوەکرا و 100 لیرەی تورکیش بە 3,352 دینار مامەڵی پێوەکرا. لەبارەی ئەم بابەتەوە ئەمەیە پامنێر وەربگرین وەکوتم بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزینی تۆمار کردو ئەمەوێ بچمە هەولێر بزانێکین لەوێ چ باسە دیارە پامنێرمان لەوێەوە لەگەڵمان داخڵ ئەبێت قارەمان جەوهەرمان لەگەڵە قارەمان سڵاوت لێ بە من باسی دابەزینی بەهای دینارم کرد بەرامبەر بە دۆلار تۆ پێمان بڵێ لە بازاڕەکان چ باسە ئەوە مامەڵەکاران لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو ئەڵەن چی؟ زریان ئەو کاتت باش ئێستا من لە بۆرسەی هەولێرم ینی پەیتا بەشێکی زۆری کۆمپانیاکان نووسنگەکانی ئاڵوگۆڕی درا و کاسبکارانیش لێرە شوێنەکانیان داخستووە بۆی ئەوەی کە ڕەنگە کاتەکەی درەنگ نەبێ بەڵام بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆرێک لە نازێژیری هەیە بە تایبەت دوێنێ و ئەمڕۆژ بە تایبەتی کە بەهای دینار دابەزینی زۆری بەخۆی بینی بەراورد بە دۆلاری ئەمریکی ئێستا نزیکەی بە 154,000 200 تاوەک نزیکەی 500 دیناریش مامەڵی پێوە دەکرێتن بەشێوەیەکی گشتی تا ڕادەیەک بازار سستە بەوەی کە نرخەکان نازێژیرە بەشێک لە کاسبکاران بە تایبەت ئەوانەی کە زریان یعنی سیستەمی ئەسکۆدا ئەما کاریگەری لەسەرەوە کردووە کە
بەشێک لە دۆلار لە بازاڕەکان کەمتر بێتەوە بەتایبەت لەو بۆرسەی هەولێرکە بەشێک لە بازرگانەکان ڕوو لەو شوێنە دەکەن کە دۆلارەکانیان بکڕن بۆی کەوا کاڵاو شتمە پیاوەردە بکەن لەگەڵ ئەمەش نیکەمبوونەوەی دیناریش بە هەمان شێوە کاریگەری لەسەرەوە کردو کە بەهای دۆلار کەمێشتر بەرزتر بێتەوە بەراورد بە پێشووتر من هەوڵ دەدەم لەگەڵ بەشێک لە کاسبکارەکان گفتوگۆ بکەن بەڵام دیارە گفتوگوێکی لە نێوانیان هەیە سەبارەت بە بەهای دۆلاری دینار و بەشێک لە دراوەکانی تر ئەماشە بۆ کەمزریان ینی لەگەڵ ئەوەی کە جۆرێک لە نازێژیری هەیە لە بەهای دینار و دۆلار لە دەرەوەش بە هەمان شێوە جۆرێک جیاوازیەکانیان کەمێک ڕەنگە زیاتریش بێتن بە بەراورد بە بۆرسەی هەولێر بۆ پێیکە نووسنگەکان لە دوای سعات 5 و 6 و کاتەکانی درەنگ یانی شەو کەمێک ئاڵوگۆر لە نرخەکانیان دەبێتن لەگەڵ غازی گفتوگۆ دەکەن کا غازی و کاتت باش بەشین دینار کەمێک دامەزی بڵێ کاریگەری لەسەر بازار هەبوو یاخود کاریگەری دەبی و بەرزی نزمی دەبیەوە ئەو گرژی و ئالۆزیە تاسیراتی هەبووە بەیانی دۆلار بەرز بۆ و 155 ئێستا خۆشبەختانە دابەزی ئەو دقیمە قسە دەکەین بە 54 و 100 دەکەوێتە سەر ئەوەی وەزعەکە بەرەو ئارامی بڕوا بەرە ئەو شەڕ و مەڕە دوونێ خەرک پێتەگاو بنۆز ئێستا دابەزیەوە ئیدی کە داش بەزیەوە وە خەرکە بخۆی هەر عادە دەجێیە کە وەرەقە بەرز دەبێتەوە ئەوەی دیناری ئیشی بە دۆلارش دێت دۆلاری دەکڕی لەو حاڵەتەش تووشی زەرە دەبن ئینشاڵڵا بەرەبەروادا دەبەستەوە وەزعەکە تارە و مارە بوو ئیدی وەزعەکە ئارام بۆ ئەوە تڕام دەم نادەم توی دەشرێ دەدا و دەمە ناخۆشە دەمە خۆشە وەشی ئەومان لاتەیە ئیدی دەمەک درما خۆش دەمەک ناخۆشە پێشووتر دۆلار بەرز دەبەوە خەڵک داهات دەیکڕ ئێستا شەڕوا یاخود بە تاقیدی ها کە بەرز دەبێتەوە خەرک دەیکڕێت دەمشەوەش دەبێت هەموو قەلەقی هەمووی یعنی کابرا نازانین دیناردانە دۆلاردانە هەیە دێت تومەن دەکرێت دێت سووری دەفرش یعنی وەزعەکە خەرک دەوێت و دیناری سوادەکە ئیدی لەو حاڵەتەش جارێت توش زەرە دەبن خێر ئێستا چاوەکە بەخێرن بەڵێ زریاخانە بە غازی یۆڕۆ پێ دەگوترێتن لە هەولێر دیارە بەشێکی زۆری مامەڵەکانیشی بۆ یۆڕۆیە ئەوەی کە هەیە لە بازاری بۆرسی هەولێر و باسم کرد نی بەرەبەرە بەرەو داخستنی بۆرسی هەولێر دەچین بەڵام بەهای دینار تاوەکو ئێستا هەر بە بەرزی ماوەتەوە بەراورد بە دوێنێ و ینی هەفتەکانی ڕابردوش بە هەمان شێوە 154 دینار و 100 بۆ 200 دینارە لێرە مامەڵەکەوە دەکرێت بەڵام لە دەرەوە لە بەشێک لە نووسینگە و کۆمپانیەکانی ئاڵوگۆڕ درا و نرخەکان نزیکەی 100 تاوەکو نزیکەی 300 بۆ 400 دینار جیاوازیەکەی هەیە بە تایبەت لە کڕین و فرۆشتنی دۆلاریش بە هەمان شێوە بەرامبەر بە دیناری عێراقی. سپاس پەیامنەرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانە، سپاس بۆ میوانەکەشت. با بێمە لای 0 و 9 بزانین ئەمانە چ گۆڕانکاریەکیان بەسەرهاتەوە کوتم ئەمڕۆکە لە ناوچەکە لە دوای ئەو ئاگربەستە لاوازە کە هەبوو هەتاوەکو ئێستاش هەر ئاگربەستێکی لاوازە بەڵام پێکدادانێک دروست بوو لە نێوان ئێران و ئیسرائیل هەرچەندە سنووردار بوو بەڵام بۆ هۆی داخرانی گەروی هورمز و هەروەها گۆڕانکاری بەسەر بازاڕەکانە هێنا لەوانە زێر ئەمڕۆکە بەهۆی ئەم گۆڕانکاریە کە هەبوو وەکوتم ئەم جەنگە بووەتە هۆی ئەوەی کە هەرچی جەنگەکە پەرە ئەسێنە بە پێچەوانەی ئەوانە کە پێشبینیانە کرد زێر بەرز بێتەوە دا ئەبەزێت. هۆکارەکەی بۆ ڕێژەی سوودی ئەمریکا ئاگەڕێتەوە لەبەرەوەی کە پێشبینیەکرێت بەهۆی داخرانی گەروی هورمزەوە هەڵاوسان دروست بێ. ئەم هەڵاوسانە دیارەوە گۆڕانکاریەکان و لێکەوتەکانی بۆ سەر ڕێژەی سوودە بێتەوەی دابەزینی نرخی زێر. ئۆنسەیەک زێر لە بازاڕەکانی جیهان بۆ 4328 دلار دابەزی، هەرچەند لەمەش زیاتر دابەزی بوو هەندێک زیانەکانی قەرەبوو کردووەتەوە. بۆ باسی ڕێژەی سوودم کرد لەبەرەوەی کە یەکەم ئەم جەنگە لە ئارایە هەیە، دووهەم بابەتێک هەیە داتاکانی بازاڕی کار لە ئەمریکا بەهێزتر بوون لە چاوەڕوانیەکان و ئەمانە هەموو پێشبینیەکانی بەرەو ئاراستەیە بردووە کە ڕێژەی سوود لە مانگی 12 بەرز بکرێتەوە کە ئەمە بە زیانی زێرەوە تاگە بەرز بکرێتەوە زێر زیاتردا ئەبەزێت. لە ئێستاە بازاڕەکان پێشبینیەکەن کە مانگی 1275 ئەگەری هەیە ڕێژەی سوود بەرز بێتەوە. لە کاتێکا هەفتەی ڕابردوو پێشبینی بازاڕەکان بۆ ئەم بابەتە 145 بووە. ئەمە هەموو ئەو هۆکارانن کە پێمانەڵێن بۆچی زێر بە بەردەوامی دا ئەبەزێت. کیلۆگرامێک زێر بە 1970
دۆلار دابەزی هەرچەندە داتای هەڵاوسان هەیە بازارەکان چاوەڕوانی داتاکانی هەڵاوسان کە ئەم پێنجشەممەیە بڵاوبێتەوە بە بزانێکین ئەوە چی بەسەر بازارەکانە هێنێت لیرەیەکی زێر بە 980 دلار مامەڵی پێوەکرا زێڕی ئایارە 8 لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 800 دینار زێڕی ئایارە 21 بە 941 دینار و ئایارە 22 بە 985 دینار مامەڵی پێوەکرا با بچینە لای زی و کە زی و لە دوو جار زیانی بەرەکەوە یەکەمیان بەهۆیەوەی کە هاوڵاتیەکی زۆر پێی وابوو کە ئیترەمیش بۆ بە پەناگەیەکی هەموو هاوڵاتی ئاسایی پەنای برد بۆ بەرکڕینی کە ئەمە یەکەمیان بەهۆی جەنگەکەەوە زیانی بەرکەوتووە دوو هەمەوەیەکە بەهۆی وەکوتم ئەم پاشەکشەی ئابووری و ئەم داخرانی گەڕی هورموزا و ئەو ئاستەنگەکە لە پیشەسازی جیهانان دروست بۆ لەبەرەوەی کە خواستێکی زۆر لەسەر زی و بۆ پیشەسازیە دابزینی تۆمار کردووە ئۆنسەیەکی بە 68 دلار و 60 سنتە 1 کیلۆگرام زی بە 2206 دلار مامەڵی پێوکرا لە کاتی ئامادەکردنیم هەواڵە مەرمەڕە و پاڵمیش بە 2230 دلار بوون لە بازارەکانی هەرێمی کوردستان با بە خێرایی بچینە لای نەوت و کاریگەریەکانی ئەمەی ئەمڕۆ ڕوویدا لە گەڕی هورموز لە نێوان ئێران و ئیسرائیل بێگومان نەوتی بەرز کردەوە برنت بەرمیلێکی بە 94 دلار و 54 سنت مامەڵی پێوکرا هەرچەند دوای ئەوەکە زانرا پێکدادانەکان سنووردارن و ئێستا ئاسۆی ڕێککەوتن گەشترا زۆر گۆڕانکاری بەسەر نرخی نەوتانە هێنانەوتی تەکساس بە 91 دلار و 64 سنت و غازی سروشتیش بە 3 دلار و 14 سنت مامەڵی پێوەکراوە لە بازارەکانی جیهانامە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە دەربارەی زێڕ و زی و نەوت ئەو کانزاگران بەهانە کەوتونە ژێر کاریگەری جەنگەکە و بە تایبەتی گۆڕانکاریەکانی ئەمڕۆ بابەتێکی ترکە بۆ ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگە ئەوەیەکە نرخی بنزین جارێکی تر بەرز کراوەتەوە ئەمەوێ بچمە لای پەیامنێرانمان لە شارەکان بە تایبەتی جارێکە با لە سلێمانی و ڕاستەخۆ چمە لای پەیامنێرمان بڕوا بەهادین دواتر پەیامنێرەکانمان راپۆرتیان بۆ ئامادە کردوین لەم بارەیەوە با بزانین بڕوا بەهادین چی لایە بڕوا سڵاوت لەبێ نرخی بنزین بەرز کراوەتەوە زانیاری چیت لایەوە هاوڵاتیان ئەڵێن چی لەم بارەیەوە بەڵێ زریان سڵاو لێ بێت هەڵبەت کو خۆت باست لێوە کرد نرخی بنزین لە سلێمانی بەرز بۆتەوە بەڵام بەرزبوونەوەکەی ئێرە جیاوازترە لە بەرزبوونەوەکان لەبوونە لە پارێزەکانی دیکە هەرێمی کوردستان بۆ نمونە هەولێر و دوهۆک لەبەرەوەی کە لە هەولێر و دوهۆک 150 دینار بۆ هەر جۆرێکی بنزین نرخەکەی بەرز بۆتەوە بەڵام لە سلێمانی تەنیا 50 دینار بەرز بۆتەوە میکە لە پشتی بنەوە دەیبینن ئەمانە نرخی ڕاستەخۆی بنزینن بۆ هەرسێ جۆرەکە هەم نۆرماڵ و محەسەن و سۆپەریژەسەن نۆرماڵ بە 1000 دینار دەفرۆشێت محەسەن بە 1200 دینارەوە سۆپەر بە 1350 دینارە من قسەم لەگەڵ وتەبێژی بنزینخانەکانی سلێمانی کرد ئەو باسی لەوە کرد کە ئەم بەرزبوونەوەیە تۆمار کراوە و یەکێک لەوە کارەکانی ئەوەیە کە عادەتەن لە هاوینە بنزین زیاتر خواستی لەسەر بێت چونکە زیاتر سەرف دەبێت و یەکێکی دیکە لەوە کارەکانەوەیە کە لە هەولێر دوو پاڵاوگە ئێستا کەمتر بنزین بەرهەمێنن کێکیان لا نازە و چەند پاڵاوگەیەکی دیکەشەر بە هەمان جۆر و جیاواز لەوەش زریان ئێستا لە بەپی وتەی وتەبێژی بنزینخانەکانی سلێمانی ئێستا لە عێراقەوە بنزین بەراورد بە هەفتەی ڕابردوو کەمتر دێت بۆ ناو سنووری هەرێمی کوردستان و ئەمەش وای کردووە کە ببێتە هۆی بەرزبوونەوەی نرخی بنزین من پرسیاری ئەوم لێکردن کە پێشبینی دەکرێت ینی بۆ نمونە لە ڕۆژانی داهاتوودا نرخی بنزین لەمەی ئێستا زیاتر بچێتە سەرەوەڕون ئێستا 50 دینار بەرز بۆتەوە ڕۆژێکی تر بچێتە 25 تر بەرز بێتەوە 25 دیناری تر بەرز بێتەوە یاخود 50 دیناری دیکە ئەوان وتیان کە پێشبینی نەکراوە لەبەرەوەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە بەرهەمێنانی بنزینەوە هەیە لە خودی عێراق و لە هەرێمی کوردستانیش بۆیە ئەگەر پاڵاوتن یاخود بەرهەمێنانی بنزین لە نێو پاڵاوگەکانە بەم جۆری ئێستا لە نێو هەرێمی کوردستانە کەم ببێتەوە بێگومان نرخی بنزین زیاتر بەرز دەبێتەوە بەڵام ئەگەر بێتەوە عێراق ئەو بڕێکە بۆ هەرێمی کوردستانی داناوە ڕاستەخۆ بینێرێت بۆ هەرێمی کوردستان ئەوە کێشۆگرفتی بنزین نامێنێت بەڵکو ئەو 50 دیناری کە ئێستا چۆتە سەر بنزین لە سلێمانی دادەبەزێتەوە لە هەولێر و لە دوهۆکیش 150 دیناری کە چۆتە سەر نرخی بنزین بۆ هەر جۆرێکی ئەوانیش وەکو بارودۆخی ئاسایی خۆیانیان لێ دێتەوە و کێشۆگرفتیان نامێنێ سپاس بڕوا بەهادین پەیامنێرمان لە سلێمانی لەگەڵمان بوو ماندوو نەبی بڕوا وەکو بڕوا بەهادینیش باسی کرد لە هەولێر نرخی بنزین زیاتریش بەرز بووەتەوە هاوشێوی پارێزگاکانی تر بەرزبوونەوەی تۆمار کردووە بەڵام بەراورد بۆ نمونە بە سلێمانی نرخەکەی زیاتر بەرز بووەتەوە شۆفێرێکی تەکسیەڵێت ڕۆژێکی تەواو لە چاوەڕوانیان ئەوەندەی لە سەرەیە ئەوەستن ئەوەندە کار ناکەن ئێستا لە بنزینخانەکانی هەولێر بۆ 1 لیتر بنزینی نۆرماڵ لە 1000 دینارەوە بۆ 1150 دینار بەرز بووەتەوە بە شێوەیە کە لە ماوەی نزیکەی 5 ساڵی ڕابردووە بنزینی نۆرماڵ
ئەو نرخە بەرزی بخۆیەوە نەبینیوە. ڕۆژانەش هەولێر بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ڕۆژانە پێویستی بە 2 بۆ 3 ملیۆن لیتر بنزین هەیە. لە شەقامەکانی هەولێر شوفێران لە نێوان نۆرەی وەرگرتنی بنزین و دەستبەردار لە کاری ڕۆژانە ماونەتەوە. لە بەردەم بەنزیخانەکان ڕیزێکی درێژی ئۆتۆمبیل بۆ وەرگرتنی بنزین وەستاوە. شوفێران چەندین سەعات بۆ وەرگرتنی 50 لتر بنزین دەوەستن. بەڵام زۆر جار بەهۆی کۆتایی هاتنی بنزین شوفێران جگە لەوەی کاری ئەو ڕۆژیان لەدەست داوە لە هەمان کاتدا بێ بنزینی ژماونەتەوە. دەبینیەوە سعات 10:30 نمایە. داواکاریتان داواکاری چێوە هەموو عالەم دەزانیوان نییە. وەڵی داواکاریمان ئەوەیە کاکە مادەنی هەتا بەنزینەکە هەیە کەینێکە لاز بوو برێنماتەوە ئێستاوە سعات دێ دەرێنماتەوە. شوفێرێکی تەکسی دەڵێت ڕۆژێکی تەواو لە چاوەڕوانی داین چونکە ئێمە ئەوەندە کار ناکەین ئەوەندە لە نۆرەی وەرگرتنی بنزین دەوەستین. بنزین دەستە مووسێ بە 450 دەفرۆشەوە نیە لۆ ئەتو لە ناخوا کاکە بە 500 بدە من بە 500 بدە من مەمنونتم. بەزە من نەک سڕێ بگرم 2 ساعت سڕێ بگرم ساعت نیو سڕێ بگرم لۆ بنزینی ئێستا فەرمۆنی ڕانێ ئێستا ساعت نیازە چەندە دەبێ ئێستا بنزین کۆکم بچمەوە مارێ. باشە ئەوەندە ئیش دەکەنەوە لە سڕێ بنزین؟ ناوەڵە ئیشێ ناکە ڕۆژێکە 10,000 مەمنونی خوای بە ئەگەر جارێ نامی جارێ پارەی بنزین لەبەر خۆم تێ دەکەم. دەکرێت بنزینە هاگران؟ ناوەڵە ئەمە لە وڵاتیش خۆش دەنی حەقی هەڵومان خۆش بکەن و هەمان هەرزان بکەن ئاشتان خۆشکرا لە بۆتان؟ لە بەرامبەر ئەو گلەیانەشدا ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر هێشتا ڕوونکردنەوەیان نەداوە لەو بارەیەوە و پەیوەندیمان بە سەرۆکی ئەنجومەنەکەش کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە تکە دواتر پەیوەندی بکەرەوە. ئێستا لە بەنزیخانەکانی هەولێر بۆ 1 لتر بنزینی نۆرمال نرخەکەی لە 1000 دینار بۆ 1150 دینارە. بە شێوەیەک لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بنزینی نۆرمال ئەو نرخە بەرزەی تۆمار نەکردووە. ڕۆژانەش هەولێر بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی پێویستی بە 2 بۆ 3 ملیۆن لتر بنزین هەیە. کەمبوونەوەی بنزین و بەرزبوونەوەی نرخەکەی وای کردووە شوفێران لە هەولێر لە بەیانی زووەوە بێنە بەردەم ئەو بەنزیخانانەی کە بنزینی حکومیدا بەش دەکەن. لەگەڵ ئەوەشدا بارێکی قورسی خستۆتە سەرژیانی هاوڵاتیان و شوفێرانی هەولێر. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. لە زاخۆ ئامادەکاری ئەکرێت ینی سایلۆی زاخۆ ئامادەکاریە کات بە وەرگرتنی گەنمی جوتیاران. ئەزانین گەنمی جوتیاران بەردەوام وەرگرتنی نرخەکەی گلێ و گازەندە دروستەکە لای هاوڵاتیان. بەڵام دەربارەی ئامادەکاریانە کە سایلۆی زاخۆ ئەیکا بە وەرگرتنی گەنمەکە حەسەن محەممەدی پامنەرمان هەندێک زانیاری بۆ بەدەست خستوین بابینەری بینەکە ڕێمەوەلاتە. سایلۆ زاخۆی نەژبووی هەندە بزانین چ بەرهەوی هاتنە کردن ji بووی وەرگرتنا گەنمی جوتیاران لە گۆڕی زانیاری دەست مەکەفتین هەیە نەها وەرزی درینە لە زاخۆ دەست پێ نەکردە لە دەهێدا پێشبینیکردن چەند ڕۆژن داهاتیدا وەرزی درینە دەست پێ بکاتن ji بووی زانیاری زیاتر سەبارەت ئەوی بابەتی ئەندازیاری چاندنی لە تاقیگاها سایلۆ زاخۆ ئومید سعدی دیگەلمەدا ئەگەر زانیاری زیاتر شو وەرگرن سێدا ئەگەر تو دیگەل مەهاری کار بی سێدا هونوەک و سایلۆ زاخۆ و چ بەرهەوی کردنە بۆ وەرگرتنا گەنمی جوتیاران هەروەسا سایلۆ زاخۆ شیانێت وەرگرتنا چەند کوژمێ گەنمی هەیە. بەڵێ وەکو دیار ئەم بەرە پرۆسسا وەرگرتنا گەنمی و چەندیاوی وەرزی حتی ویگاوی ما همی برهوی کرین اشلای تاقیگی ها سایلو زاخوه ما بنزویت درمان کرین ما مثلا همی آماده کاری کرین و هر واسه هو با همشه میگن تکنیکی جی آوانج همی برهویت خوا کرنه و نها دا سایلو ایشالا دی برهو بد بورگرتنا گنم جوتیارا. هیچ بریارک رسمیش عالیه بغداوه هات سبارت میکانیزمی و ورگرتنی و نرخی. بله حتی ویگاوی وکو دیار چه بریار فرمی نهاتنه کو پروس سکنگی دی دست بکت امجی چاوره ندی کنگی دست بکتن و وک دیار کو افصاله 400,000 تن گنمی بو هرما کردستان دست نشان کرد نحمیه اشوان 400,000 292,000 دی خطا کو سایلو دابن کو بین ورگرتن و هر وسط 108,000 دی خارجی و امشه بج خطی بن اواش وی امشه بج وی بر 400,000 تقریبا چید بت وقت پیش بینیه 20 حتی 26,000 تن گنمیل بر سایلو زاخو بکن ام ورگری اون پیش بینید که بر همه چاندنا گنمیل زاخو چند میتن بر همه گنمی از پیش بینید که کول دیوان بارانت افصاله هاتین حتی نزدیکی 3,000 تن گنمی السنور اداره سر بخوا زاخو گنم برهم بد
اگر از دموهی بسیار شتابه کم هیچ اپک یانجی هیچ لینک بجن های سبارت خطو مارکنا پیش وقتش عالی جوتیاران و بله وکو افصالک و حکمت عراقی دای دیار کرنی کو دی جوتیار بشیت بریکا اپلیکیشن کی امشن بجن بریکا بارکود که تلگرامی دیشت خوا تو مارکت کو سرای دی بخوا گیرت بوی ریکیه کو افت جارا ایکی العراقی همی دیتا کارینانه باشه زور سپاس کت دیگه مداوی بله هر وکو اندازیار چاندن تاقیگاه سایل وازه خو آماجا پیدا کو آوانا به همی برهوی کی نجبوی ورگرنا گرم جوتران بتنی او چاوره بریار حکومت عراق نه دست به پروسا ورگرتنی کن دگل دست پیکرنا ورز درینه لزاخو لیتشت جدا و تشت نید اوی جاره دا آوان آماجا پنده دا کو ویان جوتران سر آگاهدار بکن لینک کش عالی بغداد هات یا درست کن هات یا سپادن کو همو جوتر بری دست به اینانا گرمی بکن بو سایلو پی تی وی لوی لینک خود تمار بکن بخو دمی دست نشان بکن دم دهن سردانا سایلویت کن شەوی ڕابردوو ئێران هێرشی کردە سەر ئیسرائیلیش دەست بە جێوەڵامی دایەوە یەکێک لەو شوێنانە کە ئیسرائیل وەک کاردانەوە کردیا ئامانج ناوچەی پترۆکیمیایی ماهشەهرە سوپای ئیسرائیل بە دیاریکراوی وتوێتی کە چەند ئامانجێکیان لە کۆمەڵی پترۆکیمیایی ماهشەهر پێکاوە میدیاکانی ئێرانیش ئەو هێرشیان پشتڕاست کردووەتەوە هێشتا دەربارەی زیانەکانی ئەو هێرشە زانیاری پشتڕاستکراوە بەردەست نییە بەڵام ئێران ئەڵێت بە زووی لەم بارەیەوە ڕاگەیەندراویانە بێت ماهشەهر گرنگترین جەمسەری پترۆکیمیای ئێران و یەکێک لە گرنگترین ناوەندەکانی پترۆکیمیای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی بەرچاو لە هەناردەی پترۆکیمیای ئێران لە ماهشەهرەوەی کە زیاتر لە 50 کۆمپانیا لە خۆگرێت لە ماوەی جەنگەکەیە پێش ئاگربەستەکە دامەزراوەکان و ژێرخانەکانی ماهشەهر کرانە ئامانج ئەوەش کاریگەری لەسەر هەناردەکەی دروست کردبوو. پیشەسازی پترۆکیمیا یەکێکە لە گرنگترین پیشەسازیەکان لە ئێران لەبەرەوەی کە بەشێکی زۆر لەو داهاتە کە ئێران هەیەی و دراوی دەرەکی کە دەستی ئەکەوێت لە ڕێگەی بەرهەمی پترۆکیمیاوەیە و ئەتوانین بڵێن بڕبڕی پشتی ئابووریە لە ئێران بە تایبەتی لە ماوەی سزاکانە پترۆکیمیا زۆر بۆ ئێران بوو بە فریاد ڕاستجگەلەوەی کە بەرهەمێکی زۆری هەناردە ئەکرد بەشێکی زۆریشی بۆ کارگەکانی ناوخۆ وەکو بەرهەمی سەرەتایی دابین ئەکرد با بچینە لای ژمارەکان و داتاکان بزانین دەربارەی ماهشەهر چیمان هەیە کە ئەمڕۆ کە دیسانەوە لەلایەن ئیسرائیلەوە کراوەتە ئامانج وەکو باسم کردوتم ئەمە ئەم کۆمەڵی پترۆکیمیایە جەمسەرێک گرنگترین جەمسەری پترۆکیمیا لە ئێران کە لە پارێزگای خوزستان ئەتوانین بڵێن ئەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی ئێران ڕوبەرەکەی 2850 هێکتارە و لە ساڵی 1992ەوە ئەم کۆمەڵێ هەیە دەست بەکار بووە و کار ئەکات با بچینە لای بابەتەکانی تر و زانیاریەکانی ترمان هەر دەربارەی ماهشەهر لە ڕووی گرنگیەوە ئەوەی کە بۆچی ئەم کۆمەڵی پترۆکیمیاییە ئەوەندە بۆ ئێران گرنگە و بێگومان ئەمریکا و ئیسرائیل شەستیان بۆ کردو لەبەرەوەی کە چێ لە ماوەی جەنگەکە پێش ئاگربەست لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کرایە ئامانجەوە ئەم ڕۆژ هەر لەگەڵ ئەوەی کە پێکدادانێکی سنوورداریش دروست بوو دیسان کرای ئامانج لەبەرەوەی کە ئەزانێ ئیسرائیل کوێ لە ئێران بکاتە ئامانج کە زیانی گەورەی ئابووری پێ بگەێنێت بەرهەمی پترۆکیمیاکەی ساڵانە 50 ملیۆن تۆنەوە تا 50 ملیۆن تۆن بەرهەمە هێنێت شەرت نییە هەمووی هەناردە بکا بەشێکی زۆری کارگەکان لە ناوخۆی ئێران بۆ نمونە کارگەکانی پلاستیک کە پێویستیان بە بەرهەمی سەرەتاییە لە ڕێگەی ئەمەوە دابین ئەکرێت 50 کۆمپانیا زیاتر لە 50 کۆمپانیا لە خۆ ئەگرێ ئەم کۆمەڵێوەکو وتم زیاتر لە 2000 هێکتارەوە ژمارەیەکی زۆر کۆمپانیا کار و چالاکی تیا ئەکەن. 137 بەرهەمی پترۆکیمیای ئێران لەم کۆمەڵەیە دروست ئەکرێت و 4 بۆ 6 بەپێی بارودۆخ ملیار دۆلار داهات لە ڕێگەی هەناردەوە بۆ ئێران بەدەست دەخات کە خۆی با بچینە لای زانیارەکانی تریش هاوڕێیان ئێران ساڵانە نزیکەی 13 ملیار دۆلار پترۆکیمیا هەنارداکە 4 بۆ 6 لە ڕێگەی ماهشەهرەوەی ئەمە گرنگی ئەو کۆمەڵەیەمان بۆ دەرەخات. گرنگترین ئەو کۆمپانیانە کە لە ماهشەهرن و لەم کۆمەڵەیە کار ئەکەن یەکەمیان کۆمپانیای پترۆکیمیای بەندەری ئیمامە کە هەناردەکەی ساڵانە 1.3 ملیۆن تۆنە کە بە ئەو داهاتە کە دەستی ئەخات 834 ملیۆن دۆلارە و 2.2 کۆی هەناردەی ئێران لە ڕێگەی ئەم کۆمپانیایەوە کە لە کۆمەڵەی ماهشەهرە. مارۆن یەکێکی تر لە کۆمپانیا گەورەکانە
کە لە کۆمەڵی ماشار کارەکە هەناردەکەی نزیکەی 600 میلیۆن دلارە و هەروەها فەناوەران یەکێکی تر لە کۆمپانیا گرنگەکانە ساڵانە 500 میلیۆن دلار پترۆکیمیا هەنارداکە و کۆمپانیاکانی تر کە ئەوانش گرنگیەکی زۆریان هەیە ئەمیرکەبیر و فارابی و رازین ئەمانە بەشێک لە گرنگترینەکانن سەر و 50 کۆمپانیا لەوێ کارەکەن بەڵام ئەمانە بێگومان جێدەستیان لە پیشەسازی پترۆکیمیای ئێران زۆر بەرجستە و زۆر دیارە. با بچینە لای ژمارەکانی ترمان و داتاکان بزانین چیمان پێڵێن. گرنگترین و گەورەترین کڕیارانی پترۆکیمیای ماشار ئەوانە کە لەو کۆمپانیانەی ماشارە چەند بە جیاوازی بڵاو ناکرێتەوە کە چەند هەناردەکرن بەڵام گەورەترین کڕیارانیان چین، هندستان، تورکیا، ئیمارات و بەرازیلن کە بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە هەر پێش ئەم زیانانش بێگومان هەناردەکەی ئاستەنگی تێکەوتووە لە بەرەوەی کە لە ڕێگەی بەندەرەکانی باشووری ئێرانەوە هەنارداکرێت ئێستا کە زیانی بەرکەوتۆ بێگومان زیانەکان هەر پێشی ئەچێت تاوەکو بکە بگاتەوە دۆخی ئاسایی خۆی. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەرهەمی پترۆکیمیای ئێران و زیانانە کە ئەمڕۆ بەر ماشە هەرکەوتووە. هەر بەم هەواڵەش من کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتیاوکارانم پێشکەشم کردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.